لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتاوە لەگەڵ لە سەرەتای دروستبوونی پەرلەمانی کوردستانەوە لەگەڵەوە بۆ کە کورسی کۆتاکان هەبن و بۆی بتوان نوێنەرایەتی لە بەروی کوردستان وڵاتێکە کە هەرێمێکە کە زۆربەی دانیشتوانەکەی کوردن و موسڵمانن و لە ناویشیاندا خەڵکی ڕەسەنی مەسیحی، تورکمان، ئەرمان، کلدان ئاشووری هەبووە. بۆیە ئەو کات جەنای مامجرا لەگەڵەوە بوو کە لە بروی ڕێژەی دانیشتوانیان کەمە یا ژمارەیان کەمە لە ڕێگەی کۆتاوە ئەم چارەسەریان بۆ بدۆزرێتەوە. بینیمان 5 کورسی و دواتریش کرا بە 6 لە ئەساسا یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کورسی کۆتاکان بووە و پشتیوانی ئەو بابەتە بۆ بۆی بتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینەی پێکهاتەکانی خۆیان بکەن، ئاینی بێیانەتەوەی بێت. حقیقەتە ئێمە پێش ئەوەی کە دەست بەرین بۆەوەی کە لە دادگای باڵای دادگای فیدراڵی سکاڵا تۆمارکەین یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی دادگەری یەکگرت و نەوەی نوێ پرۆژیان هەبوو، پرۆژەیەکیان هەبوو بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان هەموارکراوی ساڵی 92 بۆ ئەوەی بتوانین لەگەڵ واقعی ئێستا هەرێمی کوردستانە گونجاو بێ و گوێ لە بۆچوونی لایەنەکان بگرن و ئەم قەزێش پێشووتر ڕێکەوتنی سیاسی و هی پێکێنانی حکوومەتیش باس لەو کرا بوو کە هیچ یاسایەک کە پرسی سیاسی و نیشتیمانی و نەتەوەیی هەبێت بەبێ سازان نابێت تێپەڕێ. بەڵام بەداخەوە دوای ساڵی و نیوێک لە هەوڵدان بۆ ئەمە لەو کاتەی کە ئێمە زیاد لە 12 جار بەس فراکسیۆنەکەمان لەگەڵ فراکسیۆنی پێکاتەکان پارتی لایەنەکانی تریش کۆبوونیان کرد لەسەر هەموارکردنی یاسای یا هەڵبژاردن و تیایدا بکرێتە چواربازنەی تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە، کۆمیسیۆنی بەغا سەرپەرشتی هەڵبژاردنکە. بەڵام بەداخەوە هەر ڕۆژە و بە بیانوویەک پارتی دیموکراتی کوردستان و لەو کاتەدا پێکهاتەکان هیچ کاتێک بۆچوونێکی جیاوازیان نەبوو لە پارتی دیموکراتی کوردستان کە ئێمە دانیشتین پارتی دیموکراتی کوردستان وەکو بە نوێنەرایەتی پێکهاتەکان بڕیارێدا. بۆیە لاخیرا داوا کرا کە پێکهاتەکان ئەگەر ئەمە هی پێکهاتەکانە بە تۆماری جیاوازیان هەبێ با دابەش کرێ بەسەر بازنەکانە 2 کورسی مەسیحی و کورسیەکی تورکمان بۆ پارێزگای سلێمانی و قەزای کفری دابین کرێ. بەڵام لەو سەروبەندانە بوو سەرۆکی پەرلەمان کاتێک کە بانگێشەی داواکرا ئەبووە کۆمیسیۆنی هەڵبژاردن هەم 2 کەسی بۆ دابنرێت. بەداخەوە جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان موناقاوەچی بەبێ گوێدانە قسەی سەرۆکی پەرلەمان لە دەرەوەی ڕێکارە یاسایی پەیڕەویەکان و بۆی کە بەناوی ئەو زۆرینەی هەیان بۆ زۆرینە مزەیەفەوە داوای دانیشتنی پەرلەمانیان کرد و تیایداوە بوو کە ئەو ڕۆژە بوو کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت لەسەر پرسی بایکۆت کۆبوونیانە کرد. پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ پێکهاتەکان ویستیان بە زۆرینە تێیپەڕێنن و دوای ئەوەی کە لە ناو پەرلەمانە شەڕ و ئاژاوە دروست بوو نەتوانرا کۆبوونەی پەرلەمان بەردەوامی هەبێ. بەڵام پارتی دیموکراتی کوردستان و سکرتێری پەرلەمان کە بەڕێز موناقاوەچی لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمانە وتیان ئێمە تێپەڕیەوە و ژمارەی 50 زایدێکمان هەیە ئەوش بە پێکهاتەکان. بەڵام بەداخەوە لە حەقە تاوانە بوو. بەڵام لەو قەزیا پێکهاتەکان بوونەوە دوای بینیمان پەرلەمان دوای مانگێک لە دادگای فیدراڵی قەراردرا کە ئەم پەرلەمان هەڵوەشایەوە درێژکردنەوەی بە نادەستوری لێدراو و ئەو بڕیارانەشی کە لە دوای 6 دەرچووە بە هەڵوەشاوە حسابەکرێکیشیان لەوانە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کە پارتی ئەمە ئەساسی کێشەکە ئەمە ڕاتی ئێمە وەلای کورسی کۆتاکان هەر بەشێکی چۆنەڵێ وەکو گەراجی باخچەی پشتەوەی پارتی بووە لە ناو پەرلەمانی کوردستانە و لە هەموو کاتێک کە دەبووە لە پرسە
چارەنووساز و ئەوەی کە پێویستی بە سازان بوو پێکهاتەکان بێلایەنیان هەڵبژاردایەوە نەبوونایەتە بەشێک لە ململانەی سیاسی، بەڵام بەداخەوە هەموو کاتێک بەشێک بوونە لە ململانەی سیاسی و بەشێک بوونە لە تەواوکردنی ئەجندای لایەنێکی سیاسی بەسەر کۆی گشتی لایەنە سیاسیەکان و فەرزکردنی ئیرادەی خۆیان بەسەر کۆی گشتی موسسەکانی پەرلەمانی و دواتر بۆ ڕێگاکانی کەش. قەناعەتی ئێمە شێوازی هەڵبژاردن لە سیستمی فرەبازنەیدان بە هیچ شێوەیەک نابێتەوەی دروستبوونی دوویدارەی، بەڵکو ئەبێتە هۆی چەسپاندنی عەدالەتی نوێنەرایەتی جوگرافی لە پەرلەمانی کوردستاندا ئەم کاتێک کە ئێمە بینیمان تەنها لە بادینان 27 پەرلەمانتار هەبوو و دواتریش 5 پەرلەمانتار هەر بە دەنگی ئەوێ لە سلێمانی دەرە سوێنرایان بە پێچەوانەوە کە ئەمە بووە هۆی ئەوەی کە شارەکان نوێنەرایەتێکی یەکسانی نەبێت لە ناو پەرلەمانی کوردستانە بۆ بە دواداچن بۆ کێشە و گیر و گرفتەکانیان. بۆی ئەوە تەنها وەکو قەزیەی قەوارەکەی لێ هاتووە تەنها ترس دروستەکەن لەسەر واقعی هەڵبژاردنەکە و ئەمەش بەلای ئێمەوە گەڕانەوەی عەدالەتە بۆ نوێنەرایەتی ناوچەکان.